پێشبەرگەی کۆن ئینسانی نەخۆش دکتۆر گەنج ژن هەموو لە کەسێک دەستگیرەکەن بۆ ئەوان لە بەسەر جادەی ئیدانە و محکوم و ڕسوایانەکەن بۆیە تکایە لەگەڵمان پێکەوە بە دەنگی بەرز بڵێن ئازادی ئازادی بەڕای جیهان ئازادی بمرێ خیانەت بمرێ خیانەت بمرێ خیانەت بمرێ دیکتاتۆر بۆ ئازادی 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 بۆ مەمعونی ئازادی بەدەنگی بەرز ئازادی ئازادی بۆ مەمعونی ئازادی 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 بۆ مەمعونی ئازادی 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 بۆ عەبال ئەیوب ئازادی 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 بۆ ئەیوب ئازادی 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 بۆ مەمعونی ئازادی بێژی بەخۆدانی تاوگەر بێژی بەخۆدانی تاوگەر بێژی بەخۆدانی تاوگەر بێژی بەخۆدانی تاوگەر ئازادی ئازادی بۆ مەمعونی ئازادی 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 بۆ مەهبوبان ئازادی دوای ئەوەی دەستخۆشی لە ئێوە دەکەم بۆ بەشداریکردنتان لەو ڕێپێوانە بۆ شەرمەزارکردنی ئەو ئۆپراسیۆنەی کە بۆ گرتنی هەواڵانی تەفگەری ئازادی لە سنووری دەسەڵاتی پارتی دیموکراتی کوردستان دەستی پێکردووە. دەمەوێ سوپاسی هەردوو پەرلەمانتاری هەرێمی کوردستان خاتوو گوڵستان و کاکە گۆران کەم کە وەکو شەخسی هاتوونەتەوە بۆ پێشوازیکردن لەو چالاکیە. و لە دوای ئەوە دەمەوێ بڵێم جێی شەرمەزاریە پەرلەمانێک بەو ڕەنگە لە دۆخێکی وادا قوفڵ لە دەرگاکەی درابێت ئامادە نەبێ پێشوازی بکات لە چالاکیەکی خەڵک بۆ گرتنی هەواڵانێک بۆ کەسانێک کە لەسەر ماف و تێکۆشانیان بۆ ئەم گەلە زیندانی دەکرێن. بۆیە ئەوە جێگەی شەرمەزاریە. پەرلەمان بەو ڕەنگەیە بۆیە دۆخی خەڵک بەم ئەنجامە گەشتووە. ئێمە ئەمانویست لێرەوە بە تەواوی ئەندامانی پەرلەمان لە نووسینگەی سلێمانی بڵێن لیژنەکانتان وەکو لیژنەی ئەمنی وەکو لیژنەی مافی مرۆڤ و هەروەها لیژنەی یاسایی پێیان بڵێن ئەو کارانەی کە ئێستا دەکرێت لە هەرێمی کوردستان بێیاساییە بنپێخستنی مافی مرۆڤە پشتگوێخستنی ڕای ئازادی خەڵکە. دەبێ هەر کەس بزانێت هەواڵانی تەفگەری ئازادی لەسەر تێکۆشانێک بۆ ئەم گەلە لەسەر دۆزێکی ڕەوا ئاسەنگیان بۆ دەکرێت و دەخرێنە زیندان. ئەمە جاران ئەگەر حاڵەت بوو ئێستا بوو بە کلتور. ئەم کلتورە لە دەوڵەتی تورکیاوە سەرچاوەی گرتووە. نیشانەی وابەستەبوونی
پارتی دیموکراتی کوردستانە یا ڕوونتر بڵێم سەرانی پارتی بە دەوڵەتی تورکیاوە کە ئەم کلتورە دەیانەوێ دەربازی باشووری کوردستانیش بکەن ڕۆژێک حەسانە لە پەرلەمانتار دەسەنەوە و ڕۆژێکی تریش لەسەر ڕای ئازاد خەڵک دەگرن ئەوانەی ئێستا زیندانی کراون لەو ئۆپراسیۆنە ئاسایشیەی هێزەکانی پارتیدا چ کێشەیەکی شەخسیان نییە چ کێشەیەکی یاساییان نییە چ بابەتێکی گەندەڵی تێوە نەگلاون بەڵکو لەسەر ماف و ئازادی خەڵکی هەرێمی کوردستان لە تێکۆشانێکدان بەرخۆدانی دەکەن بۆیە ئەوە جێی شەرمەزاریە و زەنگێکی خەتەریشە ئیتر دەبێ هەر خەڵک بزانێت ڕای ئازاد و تێکۆشانی ئازادی لە هەرێمی کوردستانە ئاسان دەکرێت بەڵێ دەبێ هەر کەس ئەو حەقیقەتە بزانێت ئیتر لە هەرێمی کوردستاندا تاکدەسەڵاتی ئەم هەرێمە بەرەو دیکتاتۆربوون دەربات ئەمە جێگەی ڕەخنەیە بۆ بێدەنگی خەڵک بۆ جۆرێک لە ڕۆشنبیران کە بێدەنگن لە بەرامبەر ئەم نەعەدالەتیانەی پارتی دەیکات جێگەی ڕەخنەیە بۆ ئەو هێزانەی کە ئێستا لە حکومەتی هەرێمی کوردستاندا پێگەیان هەیە ئەوانە هێزیان داوەتە پارتی دیموکراتی کوردستان تا بەو جۆرە تاگلایەنانە تەسەڕوف لەگەڵ دۆزی ڕەوای گەلەکەمان لەگەڵ چارەنووسی خەڵکی هەرێمی کوردستان لەگەڵ ڕای ئازاد و تێکۆشانی ئازادیدا بکات ئەگەر ئەوانە هێزیان نەدایەتە دەسەڵاتی پارتی ڕەنگە بە تەنهایان بێشتیان نەیانتوانیە بەو ڕەنگە بکەن ئەوانەی ئێستا لە زیندانن ڕەنگە لە داهاتوودا زیاتریش ببن و ئێمە تەنها داکۆکی لە ئەندامانی تەبگەری ئازادی ناکەین لەسەر ئەوانەشی کە دوێنێ لە خۆپیشاندانەکانە دەستگیر کراون لەسەر ئەوانەشی لە داهاتوودا دەستگیر دەکرێن چونکە ئەمە دەستپێکی قۆناغێکە کە پارتی دیموکراتی کوردستان دەیەوێت بەرەو دیکتاتۆربوون ئەم دەسەڵاتەی خۆی بەرێت ئێمە دەڵێن ئەمە قۆناغێکی خەتەرە لەوێەوە دەست پێ دەکات کە ئیتر ئازادی ئاستەنگ دەکرێت ئەوانەی کە ئێستا لە زیندانن لەسەر گەندەڵی لە زیندان نین لەسەر لەشکرکێشی تورکیا بۆ هەرێمی کوردستان لە زیندان نین لەسەر بێیاسایی لە زیندان نین لەسەر کوشتن و قەتڵ و تاوان لە زیندان نین بەڵکو لەسەر مافی دیموکراتی و ئازادی و بەرخودانی و بەرگریکردن لە هەرێمی کوردستان لە زیندانن هەر کە دەزانێ لە ڕابردوودا تەبگەری ئازادی زۆرترین چالاکی کردووە دژی گەندەڵی دژی داگیرکاری دژی بێیاسایی دژی فەراوێستنی گەنجان دژی کوشتنی ژنان بۆیە دەسەڵاتێک کە چاوی بە ئازادی و دیموکراتیدا هەڵنایەت ئاستەنگی بۆ هێزێکی ئازادی خوازی وەکو تەبگەری ئازادی دروست دەکات ئێمە دەزانین لەسەر هەڵوێستەکانمانە لە زیندان و ڕەنگە لە داهاتووشدا زۆرێکی ترمان بکەونە زیندان بەڵام دەبوو خەڵک هەڵوێستێکی بەو ڕەنگەی هەبوایە دەبوو پەرلەمان لێپرسینەوەی بکردایە ئەوانەی کە لە دۆسیەی گەندەڵیەوە تێوەگلاون دەبوایە ئەوانەی ئێستا زیندانی بکرێن ئەوانەی دەستی سوپای تورکیایان گرتووە هێناوێنێتە ئەم هەرێمە ڕۆژانە خەڵک شەید دەکەن دەبوایە ئەوانە لێپرسینەوەیان لەگەڵ بکرێ و لە زیندان بن بەڵام ڕۆژیان دێت دیارە پارتی دیموکراتی کوردستان بڕیاری داوە نەیەڵێت دۆزی ڕەوای ئەم گەلە لە شوێنێک بەرەو پێشچوون یا سەرکەوتن یا ئارامی بەخۆیەوە ببینێت.